سڵاوتان لێبێت بە دروشمی ڕازگۆیی و بێری و هاوسەنگی بەردەوامە بین. کەناڵی نالیا لەم بەرنامەیە ئەمڕۆ ڕاستەخۆ لەگەڵتان ئابین. مەبەستم ئەوەیە کە بەبێ ئەوەی کە ئێمە هیچ لە قسەکانی ئێوە پەڕێنین یاخو مۆتاجیکەین لەم بەرنامەی خۆمەوە کە زۆر جار ئێمە ئێواران لەم ئەم بەرنامەیە پەخش دەکەین یاخو پێشکەش بە ئێوە یەکەین. ئێمە زۆر بە ڕاشکاوانە هەرچی ئەوانی کە چاپێکوتیان لەگەڵاکەین بە ڕاشکاوی و بە هاوسەنگی و بێری و ئێمە چاپێکوتەکانیان دانین. ئەمە نهجی کەناڵەکەی ئێمەیە یاخود ئەمە دروشمی کەناڵەکەی ئێمەیە. ئێمە هاوسەنگیە پارێزین، ئێمە ڕازگۆیە پارێزین. بەڵام با بزانین تا چەندێک هاوڵاتیان گلەیی خۆیانیان هەیە لە نارتی یاخود پێشنیاری ئەوان چییە. لەم چەند ڕۆژەی ڕابردووە هەواڵێک بڵاو بووە کە لە NRT هەڕەشەیەک کراوە بە فرۆشتنی، بەڵام خاوەنی کۆمپانیاکە و کارمەندەکانی و بەڕێوەبەری کەناڵەکە ئەمە دروشمەکانە. ئێمە NRT نافرۆشین. ڕای هاوڵاتیان وەدەگرین لەسەر NRT، سەیری دوکانەکانەکەین، زانین تا چەندێک کەناڵی NRT بووە بە کەناڵێک کە بینەرێکی لە خۆی گرتووە. ئێمە زۆر بە ڕاشکاوانە و بەبێ ئەوەی کە لایەنگری خۆمان بکەین ئەچین ناو دوکانەکانەوە و بزانین ئەوان NRTیان بەلاوە چۆنە یاخود چ تێبینەیشانەیە. لەگەڵمان نابن. سڵاوتان لێبێت. سڵاو. ئەبینین کەناڵەکە ئێمە بەبێەوەی مەسەرەن ئەمە شتێکی خراجکرا بێ کەناڵەکە لەسەر NRT بوو بۆ ڕاگەدار نیم. خاوەنی ئەم دوکانە کێیە؟ زۆر چاکە. سڵاو چاوەکەمی. ئێمە هاتینە دوکانەکەتەوە کەسێکەڵێ ئاگادار نیم لەوەی کە با بڵین تەلەڤیزیۆنەکە بۆ لەسەر کەناڵی NRTە، بەڵام تۆ وەکو مەسەرن کە لێرە کارەکەی توانە بۆ لەسەر کەناڵی NRT. وڵی بەنامی خۆشی هەیە و منیش تازە مۆدرن پیشانەیەوە. هەستەکەی NRT هاوسەنگی و بێری و ڕازگۆی پاراستووە کوی کە بەبێ مجامەلە ئێمە زۆر تەواوە هەستەکەم بابێ مەج بێم مجادلە شتی جوان و شتی تەتەور و شتی مۆدرن پیشانەیە. بەڕای ئێوە نالیامانەوەی تا چەندێک پێویستە وەکو کەناڵێکی سەر بەخۆ؟ زۆر پێویستە و زۆر شتێکی خۆشە و بەنامەیەکی زۆر کەناڵێکی زۆر پێشکەوتووە. من خۆمە زۆربەی هەواڵەکان سەیرە ناڕدیەکەم تا دیاڵی وەرزشی. باشە تۆکو گەنجێک هەستەکەی کەناڵی NRT تا چەندێک لایەنی گەنجی مەسەرەن گرتووە و گەنجی فەرامۆش نەکرد. تا ڕادەیەکی باش کەناڵێکە یعنی هەموو توێژەکانی گرتۆ دەخۆ ئەوە نیە تەنها باس لە بۆ پیرەکانیان بۆ گەنجەکانیان بۆ مناڵ بێت. بۆمە لە شتی لەخۆ گرتووە کە شتی بەربڵاو شتی تازە ئەوەیە. علاقی بە ئیشەکەی خۆمە لەسەر بۆرسە دامنەوە. بەڵێ. کەناڵێکی کوردینی؟ ناوەڵا بە دەگمەن. پرسیارێک. پرسیارێک. زۆر باش. وەڵا هەتا پەرەی پێبیرە باشە. ئەزانم هیچ پێشنیارێک تێ بۆ کەناڵە؟ پێشنیار یعنی ئەو هەواڵێکە زۆر گرنگە، زۆر بە مەزبوطی یعنی بەبێ ئەوەی کە کەموزای هەبێ بڵاوێکی تاوانێ ئەوە شتێکی بۆ زۆر باشە. هاوڵاتیان لە ڕاست و بۆیان ڕوونە بێتەوان دەربارەی هەموو ڕووداوە هەموو کارە ساتێکیش. تا چەندێک کەسەکەی نالیا بەوە هەستا بۆ ئەرکاساوە کە تۆ داوایەکەی ئەو لە هەواڵەکانە ئایا ڕاست و دروستی تێ هەستی پێکەی متمانی؟ وەڵایی ئەگەر دەستنیشانیشیکە جێبەجێ ناکرێت. بەڕاستی کەناڵی NRT لە یەکەم شت لە کەناڵێکی زۆر سەربەخۆیە. یعنی من زۆر معجیبی ئەوم کە شتەکان و ڕووداوەکان زۆر بە ڕاستگۆیی زۆریش بە ینی بە بێلایەنی شتەکان پێشکەشەکات و بەخشی خەڵکیەکات. یعنی من زۆر معجیبی ئەو شتەی NRTیم و لە ڕووی بەرنامەکانیشەوە بەڕاستی سەرکەوتنێکی باشی بەدەست هێناوە، چ لە لایەنی هونەریەوە، چ لە لایەنی وەرزشەوە، چ لە لایەنی ڕووداوی سیاسیەکانەوە، ئەیتر لە ڕووی چاوپێککەوتنەوە لەگەڵ لایەنی سیاسی هونەری لەگەڵ ینی لەو ڕوانەوە بە هەموو نەوعێک یعنی تەختەی ڕووداوەکانی کردووە.
لاینەکانی کەناڵی ڕاگانی کردووە بەڕاستی من زۆر معجیبم. ئێوە بەپی ئیشەکەتان لەسەر کەناڵێکە ئێستا کە پەیوەندیە بە با بڵین بە بۆرسە و بە پارەوە ژماردنەوە لە ماڵەوە لەسەر چ کەناڵێک تۆ مەسەن زیاتر گوێ لە هەواڵەکانەگریت بە بێ مجامەلە ئەتوانی هەر کەناڵێک بەس گوێ لە هەواڵەکان ناگرم تا چەندێک تۆ مەسەن لە ئێناڵتی ڕازی لە یارە وەڵا وڵای پێشنیارە مەجی شابەر و سەرگەوتم ڕا هیچ شتی بەساقەوە بەنامەکانی چی لێ بکرێت چی لێ نەکرێت بەرنامەکانی عیبی نییە دەستا خۆش عیبی نییە بە بێ مجامەلە منانە بێ عیبیەکە عیبی بەڵام عیبی هەیە مژی بەساقە لای ڕامۆیە نەبێ بە کەناڵێکی حیزبی هەرەوە هیچ تا چەندێک هەستەکە ئێستا کەناڵێکی حیزبێ مەسەلەن یان پێشتر پێش حەڤەی شوبات هەستمەکە حیزبی بێت تر ئەو دوسێ ڕۆژ هەستمەکە سەر بەلایەنە بەس ئێستا گومانم تیان نییە هەستەکەی سەربەرخۆی پاراستووە سەر بەخۆیە پرسیارێکی منۆیە تۆ هاوڵاتێک پێشنیارە چێ بۆ کەناڵە چی تیا بکرێ باشە وەڵی شتەکان ڕاستەوخۆ وەک خۆی بگەێنێت بە خەڵک وەرەوەیش تا چەندێک هەستەکەی کە ناڕاستە خۆی مەسەن شکستەکان نەگەیان وایە نیتوانێت بیگەێنێت ئێمە هەستەکەم ئێستا ڕاستەخۆی گەێنێ بە خەڵک واللهی بڵێم چی یعنی هەموو شتەکانی هەموو لایەنەکانی گرتوتەوە هیچ کەم کوڕێکی وا بەدی ناکەم بەڵام دەستخۆشیتان لێکم هەوڵێم ینی هەوڵ بن شتی زیاتر و جوانتر پێشکەش بە خەڵکان ینی بەڕاستی واللهی ئەگەر زیاتر لە بەرنامەی ئاینی تۆزێک کەمە لە NRT وەکو بەدیم کردبێ بەرنامەی ئاینیتان کەمە تۆزێک ینی هەر ئەوە متیابەتی کرد ئەژنا شتەکانی تر وەکو هوەری بێت وەکو لایەنی سیاسی و هەواڵەکان و ئەو شتانە هەمووی زۆر پرفێکتە بێ مشکلەیە وڵی سەیری کەناڵی سبێداکەم سەیری هەموویانەکەم سەیری گەلی کوردستانەکەم سەیری هەمویان کامیان بەرنامی باشیان بێ سەیری واکەم زۆر چاکە ئێستا بابلین کە ئێمە هاتین لەسەر کەناڵی کورسات بوو زۆر چاکە ڕێزمان هەیە بۆیان پرسیارێکی من ئەمەیە تۆ وەکو هاوڵاتی پێشنیاری تۆ چییە بۆ کەناڵی NRT لە بەرنامەکانە ئایا چ بەرنامەیە بکات چی پێشنیارێک دێ وڵای و بەرنامەی سەهەتی جوانە گەر لەسەرەوە بڕوا پێم وایشتی باش و بەرنامی باشتری شێ بێوار باشە بەس ئێستا یعنی باشە زۆر باشە بەڵێ زۆر چاکە پرسیاری دوی من ئەوەیە هەستەکەی NRT ڕاستە خۆی بابلین کە باسی هاوسەنجی بێری ڕازگۆیەک هەستەکەی ئەمەی پاراستووە بیزەبەتایەتی ینی هیچ لە ئەنگلیزی پێ دیار نێت تا کەس نازانێت ینی سەر بەچوی سەر ینی زۆر ئەو شتانی کەوتۆ ینی یەکەم جار پێکاوێتی بێم وایە والله بە زۆری کورسات کەیانیان NRT سات و کەینێن و NRT پرسیارێک وەکو هاوڵاتێک پێشنیاری تۆ چییە بۆ کەناڵی NRT ئایا ئەم بەرنامانی کە ئێستا هەیەی تا چەندێک پێی پێبین یاخود پێشنیاری تۆ چیە بۆ بەرنامەکانی NRT کە مەسەن ڕەنگە تۆ وەکو بینەرێک حەسکی بەم جۆرە بەرنامەیەک ئێمە پێشکەشکەین وڵا زۆر ئاتیادی شتەکانیان سەرکەوتووە هیوادارم هەڵی زیاتر بن زۆر من حەز لە بەرنامەکانیان نەکەم وەکوەوە مەسەن زیاتر حەزەکەین ئێمە شتەکانیان ڕاشکراوە بە ئاشکرا پێتەڵێ چی هەیە چی نییە زۆر بەرنامەکانیان خۆش وەکو گەنجێک هەستەکەی با بڵین لایەنی گەنجی کردو NRT زۆریش بە تاکیت زۆر زۆر لایەنی گەنجان گرتەوە من وەکو کوردی قساکەم وەکو من فلان حیزب و فیسار قسە ناکەم حەزەکەم هەچی قەناتی کوردی هەیە وەکو چاوم چۆنەی پارێزم ئاوا هەموو کەس بیپارێزێ حەزی شەکەم نییە هەموو شتەکان دەقاو دەق بێ نە کەس زلیکە نە کەسیش کەمیکە بار سونعی ئەو کەناڵانە دانەبەزێ چونکە کۆمەڵێک کەس هەیە بە غەڵەت تێ ئەگات ئێستا بەعزە قسەیەک لەوانەیە جەنابێت لە من چاکتریش ئەو شتانە ئاگادار بیت و وەزعەکان شارەزابی کەناڵی کورتی یعنی من ئێستا لە بەیانی تا ئێوارەیشمان چیە لێرە سەیریەکەین هەموو قەناتەکان سەیرەکەم زۆر خۆشە وەکو خۆی شتەکان لێک بگیرێتەوانێ بۆچی سونعی NRT دابەزێ من حەز ناکەم وەکو کوردێک ئەجینا خۆیان ئارتیهی من نییە وەکو کوردێک پێم خۆش نییە کەوا بێ من بۆ هەموو کەناڵەکان ئەڵێم بۆ کورتسات ئەڵێم بۆ کوردستان TV ئەڵێم بۆ زاگرۆز ئەڵێم بۆ ئەوەی ئێوە ئەڵێم بۆ KNN ئەڵێم بۆ من هەمووی وەکو یەک گوایە بۆ من تێگەی ئەوەی ئێمە لێرە پێیان نەکەین کەس نایە پێمان
پەڕۆشم دانە دووریەوە بۆ فڵان حیزب بیا بە من یان نەمادێ ئەوەی کە لێرە خاوەنی هەڵوێستێکم قسەیەکە بەڵێ ئەگەر ئەوەی لێرەش ڕۆژانە پیای نەکەین ئەگەر پارەی کەمان نەبێت لەوانەیە بمرین لە بەرزاگەری چونکە کەسیە نییە دەستێ بگرێت و یارمەتیەکە بە ئەوە حقیقەتێکی ژیانە ئەگەر بێڵێ پێشنیاری تۆ چیە بۆ NRT کە ئێمەم کەناڵە بەرەو پێشتر بڕینیان داخوازەکانی تۆی هاوڵاتی تیابێت وڵای منە پێم وتی من هەوتم بەڕاستی بەبێ پێچوپەنا یعنی هەموو شتەکان وەکو خۆی هەرچی شتێکتان بەرچاوکە وەکو خۆی چاو لە فڵان قەناد نەکەن وا باسەکات و فیسار قەنادوە ئەڵێ و هەر وەکو خۆی چۆنە زۆر بە تەبیعی باز بکرێت و بوترێ و تەواو کەناڵ یعنی ئاوێنەی شەقام ئاوێنەی سەرجادە ئاوێنەی ئەو خێزانانەی کە لە ماڵەوە کەپتن تو ئەتوانی دەنگی ئێمە ئەتوانین دەنگی خۆمان بە هەم بەو کەناڵانە ڕابگەینین بۆ کەسانی کە لە ناو ماڵەکانە کەپتن یا توانای ئەوان نییە دەرەوە ببینن توانای ئەوان نیە خەبەری ناو جادەکان بیستن بەڕاستی ئەو شتانە ئەگەر وەکو خۆی باس بکرێ طبعاً کەناڵ ئاوێنەیەکە بۆ ئێمە بێ کەناڵ ناتوانین بژین بەڕاستی وای لات و ئەمڕۆ کە ئینسان بتوانێت تەرفیهی بە خۆی دروستکات جێگای تەرفیهی نەبێ کەناڵەکان جێگای تەرفیە جەنابە لێرە ئاژیت وڵی لێرە ناژیم نەوەڵام من لێتەوە دیارە پرسیارێکی منەوەیە مەسەرەن لە دەرەوە ئایا نازام نالیا بینن بە بۆنەی قەمەڕەوە قەمەڵی نیل نالیا بەستەنیا لە ڕادیۆکە ئەیبینم نالیامان نییە بەڕاستی لە ئەوروپا مناڵەکان هەموو بە تایبەتی کەناڵی نالیاکەنەوە لە بەرەوەی بەڕاستی کەناڵی نالیا بۆ مەسایلی ئەخباری سەریع و بۆ گۆرانی و بۆ شتە تەرفیەکان کەناڵێکی خراپ نیە لە لای ئێمە یعنی بەس هیوادارم ئەو کەناڵە ئاسمانیا بگاتە ئەوێشیانی بۆ ئەوروپا مەسەرەن هیوادارین ئێمە قەمەڕەکەمان زیاتر لەسەرینە نیل ساتوانەیە بڵین لەسەر قەمەرە وەریەگرێ ئەمە پێشنیارێکی باش بوو کە تۆ کردێ بۆ ئەوانی کە لە ئەوروپا ئاشین هیچ پێشنیارێک تێ بۆ مەسەن وەکو ئەو هاوڕێمان وتی بۆ کەناڵی NRT برەو بە چی با مەسەن فرەو بە چی با یاخو چ بەرنامەیەک تەوزیع بکات لە بەرنامەکانی ئەمڕۆ بەڕاستی کەناڵەکان وایان لێ هاتووە جاری وایە خۆمان لە خۆمانە بێزارین لەبەر ئەوەی کەناڵ بووە بەس بە ئاوێنەی ئەخبارەکانی ئەمڕۆی دنیاش هەمووی لە ناخۆشیایە یعنی خەبەرێک تۆ نابیستی دڵخۆشکەر بێ هیوادارین ئەو کەناڵادانە کە چەندێک خەبەری مەساتی میلەتانی دنیا بڵاوگەنەوە ئەوە خەبەری خۆشمان بۆ بڵاوگەنەوە پێم وایە لەو فترەکەمەی کە لە چاو زۆربەی دەستگاکانی ترای NRT توانێتی پێگەی خۆی هەبێت بەس دەستگا ئەیلامیەکانە بەڵێ و هەواڵەکانیشی تا ڕادێتوانم بڵێم سەرچاوەیە بۆ کەسانی کە زیاتر ئیتیمان بە هەواڵە سیاسیەکانەیە لە 95 ئێستا لەسەر کێنێنە ئێستا لەسەر کەناڵی هەولێرە بەڵێ زۆر چاکە سڵاو لێبێت تا چەندێک هەستەکەی خاوەنی با بڵین NRT خاوەنی ئەم دروشمی خۆیەتی هاوسەنجی بێری ڕاستگۆیی زۆر تەواو هاوسەنجیە بێریە ڕاستگۆییە هەمووی تامۆچی بدێ پێشنیاری تۆ چێ بۆ ئەم کەناڵە کەناڵێکی زۆر پێشکەوتووە پێشنیاری من کەناڵێکی پێشکەوتووە ڕێک و پێکە بەڵێ ئێمە دایمە لەسەر کەناڵی نالیایە بەڵام ئێمە بەڕاستی ئەو شەیە هاوسەنجی و بوێری من لە 150 بینم چکە لە مای پێشەوتیان بەرپرسێکی گەورە هەڕەشەی لە نالیا کردووە بەڵام نانوێرا ناوی بەرپرسەکە ئاشکراکە ئەگە بە بوێری وایە ناوی و ناوێ وەڵی منیش هەمان ڕێیم هەیە بەڵام من خۆم مشکلەیەکم توش بوو سەردانی کەناڵی نالیام کرد لەگەڵ سکرتێرەکان قسەم کرد وتم تووشی و مشکلەیە بووم وتیانەوە مشکلەی بینی خۆت و عەرەبە لەوانەیە تووشی بوو بیت بەڵام مشکلەکەی من لەوێ تقریبا 6 مانگ حکم درام لە بەغایە بەبێ هیچ تاوانێکم نەبوو 6 مانگەکەش بوو بە 8 مانگ هەموو بەرپرسەکانی ئێرەیان زانی کە هاتمەوانێ ئێرە وتیان تەلەڤیزیۆنی نالیا پیا بووە زۆر تەلەڤیزیۆنێکی باشە ئەتوانی لەوێ تۆ ناڕزیەکانی خۆت دەربڕی من 4 جار تەکسیم گرتووە سەردانی کەناڵی نالیام کردووە وتیانەوە کێشەی خۆت و عەرەبە لەوانەیە بەڵام ئەگە تەلەڤیزیۆنی نالیا شتێکی بچووک بووایە گەل لە بینی کووردا بێ گەورەیەکات ئەوە گەورەترین مشکلەی کورد بوو کە من تووشی بووبووم کەچڵێ ئەوە مشکلی کێشەکەی من ترانزیتێکی کەنەدامە بوو لە سعودیە گیرام 11 مانگ من لە ئینفرادیا بووم لە سعودیە ئێمە باڵین کۆمەڵی بەرنامەمان هەیە
گلی هاوڵاتیان مەسەن یاخود داخوازەکانی هاوڵاتیان لەو بەرنمەیە جێگەی بێتەوە بۆ نمونە مایشی خەڵک باشە ئەوش بەیوەندی تەلەفۆنیە چاپێکەوتنیە یان ئەم بەرنامەی کە ڕۆژانەیە زۆر جا مەسەن کێشەکانی هاوڵاتیان ئەوتوانی مەسە پەیوەندیکەی بۆ بەرنمەیەوە پەیوەندیم کردووە بەڵێ بەڵێ پەیوەندیم کردووە بە بەرنمەکەتانەوە لەگەڵ ئەم کەمێکم جارە بەڕێستە ناسم ڕازەکەی کاکاروان من ڕەفیقی کاڵزۆی براتم کاڵزۆی برا و باشماش منە ناسێت ئێمەش لە بەرنمەکەدا لە بەرنمەکە گوێی لێبێ کاڵزۆ لە بەریتانیا ئێستا من ئەوە ناڵم چونکە ئەگەر ئێستا نیە کوردێک شوڕتەیەک لە وڵاتێکی کوردی خۆمان با کێشەی نالیا بۆی گەورەکە باسیەکات ئێستا ئەمە کێشەکەی تۆتوانی کێشەکەی من داوام ئەکرد ئەو دقەیە کە هاتمەوە تەلەڤیزیۆنی نالیا خۆیان وتیان ئێمە بەرنمەیەکی زۆر باشە دایانین کێشەکە من داوا لە حکوومەتی هەرێمەکەم هەزارانە گەنجی کوردی خۆمان هەیە لەوێ لە بەغا بە بێشتا تاوان گیراوە زوڵمی لەکەن هیچ بەرپرسێکی خۆمان ئاگاین لێ نییە باشە تۆ کێشەکەی خۆشتوە لە کەناڵەکەی ئێوە لە مایکە ئازادەوە قسەکەم داواکەم وەکو چەند شتانێکی ئازاد ئەخەنە ڕوو کەناڵی NRT هیوادارم ئەگەر یەکێکی کێشەیەکی وای هەبێت ئێوە چاوپێکەوتنی لەگەڵا بکەن وەکو من دەستنێنن بەڕوویەوە دەری نەکەن باشە ئێستا کە من ڕاستەخوات ملای جەنابێت باشە بەبووی کە ئێمە مۆنتاجیکن حتا مەسن تۆ نایی براکە من بروانە ڕەنگە لە بەرنمەیە کاتجەکەی نەبێتەوە بەڵام بۆی کە ئێمە هاوسەنجی بێوی ڕاستگۆکە پارێزین لەبەر خاتی ئەوە دایانم تا چەندێک تۆ لە NRT ڕازیت من شتی جواتانەیە شتی جواتانەیە بەڕاستی یعنی پێشکەشی یەکەن کەناڵەکانی کە پێشکەشی ناکە ئێستا دەردیەوە بۆ ئەو بۆ نمونە جواناڵێ کەناڵەکانی کە خەریکی ئەفلامی چینی وشتن بڵاویەکەنەوە بەڵام کەناڵی NRT شتێکی باشەکات بەڕاستی شتی باش پرۆگرام بۆ خاوێنکردنەوە بۆ دیاردەیەکی ناشرین بڵاویەکاتەوە شتانشی هەیە هیوادارین ئەو کێشەی کە خۆشە باسە گەر بگاتە جێگەی خۆی و سپاس بۆ گلەکەی جەنابێشی ئێمە ئەو گلی توەخینە سەر سەرمان باشە ڕاستە خۆ لەگەڵمانە بن بەبێیەکی ڕازی لە کەناڵ NRT بەڵێ 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 هەستەکەی هاوسەنجی بوێری ڕازگۆیت هەیە بەڵێ ئەوەی جێ سەرنج بوو چەند پرسیارێکی هاوڵاتیەک بوو یاخود بینەرەکانی NRT بوو کە یانێ بزانن کێ بوو کەسانی کە NRTیان سووتان یاخود چێن ئەوانی کاڕەشیان کردووە لە NRT بە فرۆشتنی NRT یاخود نەمانی NRT یاخود گۆڕینی نەهجی NRT لە بەرنمەکانیان لە هەواڵەکانیان کە بێتەوە کەناڵێکی ئاسایی ئایا بۆ ناوەکانیان نەوت ئایا چێن ئەو کەسانە ئەمە پرسیاری ئەو کەسانە بوو ئێمە دژایەتی هیچ کەسایەتێک ناکەین لە وڵاتەیە بۆیە کرێت ئەو ڕوبەڕووی یاسا بێتەوە لە سبەینەیە بەڵام ئەوەی کە ماوەتەوە بیڵین NRT فرۆشتن نییە ئێمەش بەردەوامە بین ئێستا ئێمە ئەم چاوپێکەوتنانە ئەکەین بەبێەوەی مۆنتاژیکەین سڵاو بەڕێز لە NRT ڕازی باش زۆر ڕازیان باش جارێ ماوێت سڵاوتان لەبێت سەر چاوان وڵی ترەمە ئەمە کتوپڕیە تەمە ناکەم مەگەر داوای لێ بردنەکەم ڕازیان بخوا من زۆر شتەکان عنی ڕای تامم پێی نەبڕاست زۆر ڕازیم کەناڵێکی زۆر چاکە سڵاوتان لێبێت سڵاو جان NRT ڕازیت وڵی من نیێرە نیم شارەزانیم بە شتانی وێڵی سڵاو لێبێت زۆریش زۆر لێ ڕازیم بە تایبەتیان بەرنامەی جەنابێ بە بوێری بە ڕازگۆیەکەی سڵاو لە تۆش بە یەک پرسیاری لە یەکەم ئەتوانین بە خێرای جوابمامێتەوە لە NRT ڕازی زۆر ئەوەی کە مجامەلی ئێمە بەبێ مجامەلە قەناتێکی سەرکەوتووە تۆش هەر سەرکەوتویت ڕۆحەکەی سڵاوتان لێبێت چۆنی سڵاو بەڕێز لە NRT ڕازی You know what? I don't speak Kurdish. If you speak with me English, yes, I could do. Sorry. That's okay. سڵاو لە NRT ڕازی باش تا حدێ
سڵاو لێ ناتی ڕازیت زۆریش بە تایبەتی بەرنامەکەی تۆ جگە لەو بەرنامەی من بەڵا لە هەمووی لە هەواڵەکان زۆر ڕازیم بەرنامەکانی زۆر خۆشە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سڵاوتان لێبێ بژیت لێ ناتی ڕازیت بەڵێ بەڕاشکاوی باش باشە زۆریش کەناڵێکی زۆر سەرکەوتووە هیوادارم سەرکەوتووتر بێ سڵاوتان لێبێ سەیری کەناڵی ئێناڵتیەکەن باش سەریەکەین لێ ڕازیت زۆر باشە زۆر سوپاس بەڵێ لی ڕازی بەڵێ با وەڵامی ئەم تەلەفۆنش بالو ئێستا خەریکی ئینە تەسوکری بەرنامەی وانە زۆر داوای لێبوور نەکەم داوای لێبوور نەکەم خەریکی بەرنامەم سڵاو لێبێت لێ ناڵتی ڕازیت تەلەفۆنێکش نەکەڕ لەوە زیاتر ڕازی و میتر چی بکەم لەوە زیاتر ڕازی بم زۆر زۆریش بێحەدێک لە خزمەتە ئەلو ئێستا ئەو پەیوەندی تەلەفۆنی کە لەگەڵمان نابوو هاوڵاتیەکە لە هەولێرەوە پێمان ئەڵێ ئەمە هەواڵێک پێڕاگەیاندی ئەڵێ دوو کەس لە هەولێر بەشەڕ هاتوون ئێمە بەردەوام ئاوا ئەگەر ڕەنگە تەلەفۆنێکشمان بێت لە جێگی خۆیان بێ ئەتوانین ئەو هەواڵە بڵاوکەینەوە فەرمووتوانی کا سەڵا قسە بکەیت بەڵێ دیارە دوو خانەوادە بووە شەڕیان لەسەر جێگاکانی مێزەکانیان مێزەکانی و سیمکارت فرۆشەکان دیارە دوو خانەوادە بۆ شەڕیان و پیاوێکی اختیاریش لەوێن دەرکەسی ئەوەی شەڕەکەی دروست کرد بوو دیارە بۆ لێ گیان لە دەستدانی کەسەکە بەڵێ ئێمە پامنێری خۆمان لە هەولێر ڕاگەینین و بیان ڕاگەین کە با بتوانن بە هەواڵەوە بەدەم هەواڵەوە بڕۆن زۆر سپاس کا سەلاح بۆ تۆ چاوەکەین خوا لەگەڵ ئێمە بە بەردەوامی لەگەڵ ئێوەین بە هیواین بتوانین کاری باشتر و ئێمە بتوانین بێریتر و ڕازگۆییتر و هاوسەنگیتر بین بتوانین بەرنمەکانی ئێمە لەناو هەموو خەڵکا بێت بە بێلایەنی باوەسەنجی بە ڕازگۆیی بەخواتان ئەسپێرم ئەتان بینمەوە کاتێکی خۆش ژێر دروشمی ڕازگۆیی و هاوسەنگی و بێری بەردەوامە بین لەگەڵمان نابن ئێوەش بە بەردەوامی دەستمان پێکردەوە دەستمان پێکردەوە و بەردەوام کە بەردەوامین لە ئیشوکاری خۆمان دەستمان پێکردەوە بەردەوامیش لەوەش باشترەکەینەوە هیوادارم هەر بەردەوامیش بین هەمومان و خەڵکیش زیاتر شتەکانی ئێنارتی بەدڵ NRT@yahoo.com بینێری بۆ ئیمێڵە